جماعة جماهير من تنكما سلاو الرئيس دو دقة وسنتا برزان كوبنا ودوايكم ولا قصتان بو كم ليرو اموتان بخير بين سرچاو احترام بوتاني احترام يك دنيا احترام بوتاني چاو برزان دوای سلااو ڕێز ماوەیەکە ئاوا 15 ڕۆژ دوو هەفتەیەکە بێت دەرناکەوم سێ دەکەم لێرە و لەوێ ئەڵێن چی وەڵا کاکە ئەڵێن لە ئارامەحمەی یان ناوە بۆیە خۆی دەرناخات و چی و ئالم بابەتانە با بەخۆ خۆ من دەف نیم کاکە ژیان بەساقا قابلە دەفم لێم بدرێ نازانم چی و ئالم بابەتانە جاوە عەزیزان چی بێ لە ئێوە نهێنی بێ کاتی خۆی ئەها لە سەردەمی ئەوەی کەیتر حەسار هەبوو خەڵک فەقیر بوو ئەوانە هەندێک کەس گۆرەوی لە پێ کرد پاشنەی پێی ئەهاتە دەرەوە لە گۆرەویەکە جا ئەم تەپڵەسەرەی براتان ئارام ئەحمەد خەریب وای لێ هات وەڵا دوکتۆرێکی ناساوتی خاڵە ئارام مادەم تۆ ئەوەنە کوڕی چاکیت و سەریش ئەوەندە خڕ و جوانە وەرە بۆ تەرتیب بکەم وەڵا ڕۆیشم بۆ لای ڕێک و پێک ئاوا سفری کرد و بۆی تەرتیب کردم بەڕێزان جا وتی ئەگە سەری گرت ئەوە ڕەحمەتی خوایە و خوا نەیبڕێ ئەگەری سەری نەگرت ئەوە بڵێن ئەم کابرایە شێت بوو سوا سەری خۆی بوو بۆیە وەزەکە ئەرە وەڵا جا بە عینەکەکەیش لابم بۆی نەڵێن بەخواوە عینەکەکە شادێتیەوە عەزیزانی ئارامە حورمەتێکی زۆرم بۆتانێ هەمووتان بەخێر مێسەنجە ئەرە وەڵا خۆشەویستانی من بەرحاڵ ئەوە هیچ نییە خەڵکی دەم بەتاڵ و دەست بەتاڵە بڕێ کەسیش بیر مەکا بە نمونە لە کاگاران دیار نییە ئەوەیش مافی خۆیانە بەڕاستی بەرحاڵ خۆشەویستان لە ڤیدۆیەکە پێشووتر بڵاوم کردەوە لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە و ئەمڕۆیش بڕم بینی خەڵکە مزاهرەیە کرد و چی و ئالەم بابەتانە مزاهرەکردن دژی داژکەرانی کوردستان بەرحەقە ڕەوایە من دەستخۆشی ڕەوا ناکەم بەڵام معقول نییە خەڵک شان بەشانی ئەوانە مزاهرە بکە کە خۆیان مەزلوم عەبدیان هێناوە بۆ سلێمانی هەر خۆشیان لە دەستگای زانیاری جەترۆرەوە زانیاریەکەیان نیاوە بە میتی تورک هاتووە بۆ ترۆرکردنی لەبەرەوەی ئەمریکیەکان لەوێ بۆیە نەکراوە ئەمە عەیبە بەڕاستی کاکە عەزیزان یەکەم کەسانێ بووم بڵاوم کردەوە وتم لە ناو خودی یەکێتیە زانیاری دراوە بە میت کە مەزلوم ئەگەڕێتەوە لەو کاتەیە ئەو ساروخە پێوەندرە بەڵام بە درۆنەکەیان بەڵام لەبەر ئەمریکیەکان ئەو کارە نەکرد نەترۆریان نەکرد ئەمە حەقیقەتە نابێت کەس پێی ناخۆش بێ خۆشەویستان یعنی جاسووسەکە لە ناو خودی یەکێتیەوە بووە بابە لە ناو یەکێتیە پاشاگەردانیە ئازیزان پاشاگەردانیە هەرچی دەستگا هەیەتیایەتی یعنی بەخابەراتی پڕە لە جاسووس داقیقەتە باش نییە ئەمە ڕاستیەکەیە کەسی سێرەکەم ئەمڕۆ شاناز هاتووە مزاهرەیە کاتژی تورکیا شاناز حیزبەکەی خۆ هەساوە بابە ڕۆیشتوە کارەکەی کردووە ئەوە پاڤڵ بووە هەساوە کۆپتەرە شڕیاوە بە پەیەدا 9 نەفەر لە ناو کۆپتەرەکە شەهید کران وەڵاوە تۆفان بووە ڕەشەبا بووە قسە بۆ چیەکەن کاکەجان ئەمی بەرنامەیە ئەو لایڤەی پێشوو یا ئەو ڤیدۆی پێشوو عەزیزان خاڵ بە خاڵگوێ لێ بگرن هەر هەمین ڕوون کردوێتەوە بەڕاستی ئەم هەڵوێستفرۆشیە یەکێتی هیچ عیلاقی بەسەر مەسەلەی نەتەوەی و قۆمی ئەوانەوە نییە ڕوونم کردوێتەوە کە ئەی بۆ بەرامبەر بە دموکرات و کۆمەڵ و پەشەک و ئەوانەوانیە بۆ پێدا نا ئەمە خەتی ئێرانە ئەویش پارتیش خەتی تورکیایە بەڕاستی لەبەرەوە ئێسش پێتان ئەڵێم و عەزیزان ئەوەی کە لە باشووری کوردستانە ڕوئەدا دوو خەتی سیاسیە کە ئێرانە کە تورکیایە کە یەکێتی و پارتی ئەجندای وەکو دوو هێزی خائین وەکو دوو هێزی وابەستە ئەجندای تورکیا و ئێران جێبەجێکەن لەمە بەدەر هیچ شتێکی تر نییە بەڕاستی پاشان پێدا ئەبێ بە تایبەتی مەزلوم کوبانی کە تورکیا زۆر مەقسێتی لە ناوی بەرێ ئەبێ بە تەواوەتی لەوە تێبگات کە نابێ بچێتە ناو ئەم خیانەتەوە نابێ لەگەڵ یەکێتی و پارتیا
تعاملك اگر تعاملش ابي زوز وريابه اجي نظر بلي ادن براسي چونك امانه هزي وابستن وهزي خائن هزي نجتمانين هزي قلينين وهزي نتويين براسي ابي بيدا وابي مظلوم كان ام راسي بزن وكل ويش اوتوما كوقتي لا باكورو لا روش اواوا بي اخنا سر او زويانيك يشتي تي بارادسا لويا لغمي خيانته كأبي أخنا باقينانو هولير لويا لغمي خيانتي بارتي هي لبرو لهدو أم دو بارتي أبي وريابن لبرو يهدو شان لنايان أبن وأمانة دوجمنن وأمانة دوزين دراستي باشا خلشي لسيمانية لهشونك مصاهرك دشي تركيا دستي خوش بكاريكي زور باشا بلان أبي بيشتيش بلن تو هيزا خائنة كيت تو نوكلاتي بو تركيا كردوها جاسوس لناو خوتوا زانياري لسر مظلوم داوا بميتي تركيا بويا وكارك راه براستي بيويسا يكشيتي رون كرز الأموز وعبدا وأوتا أمريكا كانش باسيان كردوا ببلغا بلايان كردوا توا كلناو خودي يكشيتيو زانياري دراوا با ميتي تركيا أما كراسات براستي بارحال أما وكل لاعب يسلم حسابي مكان تنها باسم بنبينن ك آوايا مسألة يتر خلك هج ادعاء دو درسية كابو أرى محمود كشيخ خويتي إن شاء الله يبدو حبتي يترك بطواتي أو سرخري أرى محمود هاتو تايم أو كاتي يمو وبا كومل قصوباسوا وبا كومل بحثوا يمو خدمتي همولا يكتان هو دارم كزور باش من حرمتك من بوتان هي بو حرمتك زور بو همولا يكتان هو دارم كساخ وسلامت بن وكو ألين خوبي غمل بارزراوتان كا عزيزان وخوشويساني أرى محمد وخواتان لك هیوادارم جوێ لە ڤیدۆکەی پێشوم بگرم کە هەر لەم پێیجەیە دانراوە خواتان لەگەڵ عزیزان